بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. پەرلەمانی عێراق لەسەر ئەنجامی ساختەی هەڵبژاردننی 12 یایر کۆبووە و دوو بڕیاری دەرکرد. کۆبوونەوەکەی پەرلەمان دوای هەوڵی چوار لایەنە ناڕازیەکەی هەرێمی کوردستان و هەروە چەند لایەنێکی ناڕازی عێراق دێت لە ئەنجامی هەڵبژاردنەکان. بە میوانداریێک لە بەڕێزان حەسەن جیاد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق، هەروە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە کاریگەریەکانی بڕیارەکانی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. الآن الجلسة التداولية دوجار پەرلەمانی عێراق چەند بڕیارێکی لەبەرەی ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردننی 12 ئایار دەرکرد. فيها تصويتات بشأن ما تمت الدعوة إليه من قبل السيدات والسادة. دوای ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پەرلەمانی عێراق نەیتوانی ڕێژەی یاسایی ئامادەبووان تەواو بکات بۆ ئەنجامدانی دانیشتنێک لەبارەی ساختەکاری لە هەڵبژاردننی 12 ئایار، سەرنجام ئەمڕۆ دووشەمە 165 پەرلەمانتار ئامادەی دانیشتنەکەی پەرلەمان بوون. ڕێژەی یاسایی تەواو بوو. لای خۆشیەوە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق لە سەرەتایی دانیشتنەکەدا ڕایگەاند بە بەڵگەی یەکلاکەرەوە سەلمێنراوە کە پێشلکاری ئەنجام درا و گومان لەسەر کۆی ئەنجامەکان هەیە. سەرۆکی پەرلەمانی عێراق وتیشی داوا لە دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی و دەستەی دەستپاشی دەکەم پارێزگاری لە ڕێڕەوی دیموکراسی بکەن. بنسبة 10%، فإذا ثبت أن هناك تباين كبير يتم اللجوء إلى عملية العد والفرز اليدوي في كل المحطات. لە کۆبوونەوەکەدا پەرلەمانی عێراق دوو بڕیاری لەبارەی ساختەکاری لە هەڵبژاردننی 12 ئایار دەرکرد. یەکەم، پەرلەمانی عێراق بڕیاریدا لە سادەی سندوقەکانی دەنگدانگ لە تەواوی پارێزگاکانی عێراق بەدەست هەژمار بکرێنەوە. ئەگەر لە 25 و بەشە لە دەنگەکان لە ئەنجامی ئەلکترۆنی و دەست هاوتای یەکتر نەبوون، ئەوا دەبێ هەموو سندوقەکان بەدەست هەژمار بکرێنەوە. دووەم، ڕەتکردنەوەی هەڵبژاردنەکانی دەرەوەی وڵات و هەروەها ڕەتکردنەوەی دەنگدانی تایبەت لە سەرجەم پارێزگاکان جگە لە پارێزگای نینەوە. لای خۆشیەوە ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنەکەدا ڕایگەاند چارەسەری ئەو قەیرانی بەهۆی ساختەکاری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق هاتووە تەکایەوە لە ڕێگەی تانەی یاساییەوە دەبێت. ئاماژەی بەوەش کرد ئەم خولەی ئێستای پەرلەمانی عێراق تا ڕۆژی 1 مانگی تەموزی داهاتوو دەسەڵاتی بەڕێوەبردنی کارەکانی دەمێنێت. ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی داڕشتووە و هەر لە دەسەڵاتی ئەویشدایە کە دەستیان پێ لە کار بکێشێتەوە یان لە کارەکانیان لایەن بدات. کاردانەوەکانی ئەنجامدانی ساختەکاری لە سەراستی عێراق بەرفراوان دەبن و بڕیارەکانی کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراقیش سەرەتایەکە بۆ لێکۆڵینەوەی زیاتر لەبارەی ساختەکاریەکانی لە هەڵبژاردننی 12 ئایار. لە سەرئاستی کوردستانیش چوار لایەنە ناڕازیەکەی هەرێم لە ڕێگەی سیاسی و یاسایی و دیبلۆماسی لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ ڕەتکردنەوەی ئەنجامە ساختەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. بەڵێگەر سەرەتا بچین بۆ هەورێر لای کاک شوان ڕابەر. کاک شوان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەینەوە چۆن لە بڕیارەکانی ئەمڕۆی پەرلەمانی عێراق هەڵدەسەنگێن. بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابەت بۆ بەرنامەکەت. کاک حەکیمی بەڕێز، کۆبوونەوەی پەرلەمانی ئەمڕۆ من لە دوو لایەن و دوو ڕەهەندەوە باسی لێوە دەکەم. یەک ئەوەیە کە بەڕاستی هەر خودی ئەنجامدان و بەڕێوەبردن و سازکردنی ئەم کۆبوونەوەیە کە کۆبوونەوەیەکی نائاساییە، کۆبوونەوەیە کە ژمارەی نیسابی قانونی واتە 165 ئەندام تێیدا بەشدارن و کۆبوونەوەکەش بۆ ڕۆژی چوارشەمەش بەکراوەی ماوەتەوە واتە بەردەوام دەبێ. ئەم کۆبوونەوەی مانای ئەوە دەگەێنێ کە بەڕاستی خەڵکێکی زۆر لەسەر ئاستی عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە نەتیجەی ئەم هەڵبژاردنە ڕازینین، نەتیجەی ئەم هەڵبژاردنە بە ڕەفز و بە تەزویر دەزانن، بۆیە ئامادە بووینە 65 پەرلەمانتار ئەم کۆبوونەوەیە ئەنجام بدەن. ئەوە لە ڕەهەند و لە لایەنێکەوە. لە لایەنێکی ترەوە
ینی کاریگەری ئەم کۆبوونەوەی لە داهاتوودا کە پرسیاری جەنابتە بە تەئەکید پەرلەمان کە تاکە دەستگای باڵای یاسادانانە لەسەر ئاستی عێراق و بە شێوەیەکی موئەسسەسەیی و بە شێوەیەکی یاسایی کار دەکا مادام 165 پەرلەمانتار نیسابی قانونی ئامادە بوون ئەم کۆبوونەوەی ئەنجام بدەن و لە کۆبوونەوەکەش دووسێ بڕیاری سەرەکی دراوە هەر خۆی لە خۆیدا ئامادەبوونیان دانهێنانە بەوەی کە تەزویر ئەنجام دراوە چ جای ئەوەی کە ئەم بڕیارانیان دەرکردووە بۆ نمونە ینی یەکێک لە بڕیارەکان کە بڕیاردراوە لە سەدادەی دەنگەکان دەبێ بە دەست ئەژمار بکرێ هیچ لایەنێک لە عێراق نەهاتە ژێرباری ئەوەی بەڵام پەرلەمان ینی ئەو بڕیارەی دەرکرد کاتێکیش کە دەنگەکان ژماردران ئەگەر هاتو سەدا 25 لە بەراوردکاری جیاوازی و تەفاوتیان هەبوو بە تەئەکید ئەو کاتە کۆی پرۆسەکە هەڵدەوەشێتەوە و هەڵبژاردنیتر ئەنجام دەدرێتەوە و بڕیاری دووەم سەبارەت بە دەنگدانی مەرزدار ئەویش دەنگدانی تایبەت و دەنگدانی دەرەوەیە و هەروەها شتێکی ترش کە لە ئارای و باز دەکرێ ئەویش ئەوەیە پەرلەمانتاران دەیانەوێت لە داهاتوودا ینی وا بکەن کە ئەم کۆمیسیۆنە دەست لە کار بچێشێتەوە شتێکی تر گرنگ ئەوەیە کە حکوومەتیش لیژنەیەکی پێکهێناوە ئەویش بەڕاستی چەند ئیجراعاتێکی وەرگرتووە هەمووی بەڵگەیە لەسەرەوەی یا هاندەرە بۆ ئەوەی کە لەم هەڵبژاردنە تەزویرێکی گەورەی منەظەم و بەرمەج ئەنجام دراوە لەوانەیە بەرەو ئەو ئاراستەیە بڕواتن کە کۆی پرۆسەکە هەڵبوەشێتەوە و هەڵبژاردنێکی تر ئەنجام بدرێت. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم و لای بەرز کاک حەسەن جەنابی بەخێر سوپاس بۆ ئامادەبوونتان دەمەوێت بەر لەوەی کە بچین سەر کاریگەری بڕیارەکانی پەرلەمانی عێراق سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەم هەڵبژاردنە بەڕێزت بە هەڵبژاردننی ناودەبەی ئەوەی کە لە 12 ئایار بەڕێوەچوو هەر ناوەکەی هەڵبژاردنە گینامە خراپترین هەڵبژاردنە لە عێراق کراوە تەمان بە هەرێمی کوردستانیشەوە خراپیەکەی لە چیدایە کە دەڵێ خراپترینیتیا یەکەم لە لزبی مشارەکە زۆر زایف بوو نادەم چۆن گاندیانە چلوشتیوە شاری وهەیە ڕەنگە 20% دابێ زۆرترین تەزویر کراوە انتخاباتێکی تانە لێدراوە لە سەرەتای شەوی یەکەم کە دەرکەوت بەرەبەرە دەرکەوت انتخاباتێکە هەموو لایەک ئەتوانێتانی لێبدا و فەرەن قۆناق بە قۆناق دیارە هەم پەرلەمان هەم حکوومەت گەشتە و قەناعەتە ئەمڕۆ سەحافە لە دەرەوە قسەی لەسەرەکەن مجموعی ئەزمەی دۆری قسەی لەسەرەکەن کە دەبێت بەژمێرێتەوە دەبێت بەدەست بژمێرێت و انتخاباتەکە بە هەموو حساباتێک انتخاباتێکی تەزویر بووە مای دەستخۆشیە بەڕاستی لەو ئەندام پەرلەمانانە بە تایبەتی ئەندام پەرلەمانەکانی خۆشمان هەندیان زۆر مصر بوون لەسەرەوەی کە نساب دروست بکەن و ئەو قاراران دەربکەن کێن بۆ دەرکرا ئەو ئەندام پەرلەمانانە زۆر بەڕاستی کۆڵیان نەدا نەکان ئەیرشی تیا بوو کارێکی وایان کرد کە لای کەم ئینسان هەست بکە کە غەشی لەکرێت کە غەشەکرێت کە تەزویرەکرێ بە ئاسانی قوت نەدرێ و نەڕوایانە حەقی مواتنە حەقی دەنگدانە پرۆسی انتخاباتە شەرمەزاریە تۆ دەنگی خەڵک بخۆی دەنگی خەڵک بگۆڕی دەنگی خەڵک تەزویر کەیتوانە دەرسێک بێ بۆ ئەوانە هەر چەندێک ئەوان ڕەنگە هەندی ئەوەی تەزویری کرد وای تەسەوری کرد بە شتێکەوە ئەڕواوە بێ بە ئەمری واقع و ڕەنگە تا ڕادەیەکیشەوە هەموو جارێک ئەڕواتە سەر و بۆی ئەچێتە سەر و بۆی کراوە و بەوە ئەڵێ من شتەکەم کردوانە بەڵام انتخابات بۆ ئەحقاقی حەقە يعني خۆی ئەساسا انتخابات بۆ چییە بۆی تۆ هەر کەسێک مواطن شرعێتی دایە حەقی ئەوەی هەبێت کە لە وڵاتە سوڵتە بمارەسە بکە یان بەشێک لە سوڵتە بمارەسە بکەوانە تۆ ئەم حەقاقی حەقاکەیتە باتڵ کەیتە تەزویر بە تەزویر ئەتەوێت ئەم وڵاتە بەڕێوە ببەی بۆیە ئەساسا پانێتە سەر تەختەی چروک فشۆڵ ئەو ئەندام پەرلەمانە خۆشی ئەو کتلەیە خۆشی بەڕاستی گومانی لە قووەتی خۆی هەیە ئەگەر بە شەرعی بڕۆی انتخاباتێکی لە جوی پاک دەنگت درێژتر پێ داگیری زیاتر من تەسەورەکەم ئەگەر بڕوا ئەو ڕۆژە مالکی شتێکی وای باس کرد حکومەتێک پەرلەمانێک و حکومەتێک لەسەر ئەساسی انتخاباتێکی بەم جۆرە دامەزێ بێت چ قووەتێکێ بێ ئەساساً حکومەتەکانی پێشوو پەرلەمانەکانی پێشوو کە انتخاباتەکەش لەمە باشتر بوو ئەم وڵاتە وڵاتی کێشمەکێشم و ئینجازات نەبوو دەستکەوت نەبوو مواتن هەروە خۆی بوو فەقیری هەروە خۆی بوو هیچ شتێک بەرە پێشەوە نەچوو بەداخەوە لەم ساڵە ئەمجا وەرە ئێستا ئاخر انتخاباتەکەت ئاوا بێ بەم ئوسلوبە بێ کە کراوە ئەبێ ئەم حکومەتە چەند قووەتی بێ بۆیە بە هەموو حساباتێک ئەم انتخاباتە مەطعونە و ڕۆژ بە ڕۆژ مەسەڵەن بۆ نمونە باسی پەرلەمانمان کرد ئەمڕۆ دەستخۆشیە و منسابی بوو ئەو مامەساج باسی کرد قانونیە و پەرلەمان تایەکی حەوت هەموو سەلاحەتێکی قانونی خۆی هەیە وەکو ئەوی ماسا باسی کرد
بۆ حکوومەتیش ئێستا حراجەکە چییە؟ حکوومەت لژنەیەکی پێکێنا ڕوحی لژنەکە ڕقابەی مالیە ئەمنی وەتەنیە مخابراتە دەستگامانیەکانن باڵێ نەزاهەوانن ئەگەر ئەوانە راپۆرتەکەی خۆیان کە لە پەرلەمان ئیقراری ئەوەی کرد کە غەش بوو تەزویری تا بۆ انتخابات جیازەکان قابلی تەزویر بوون قابلیەوە بن ئەگەر بێت حکوومەتەکەیش حکوومەتەکە بڵێ انتخاباتە بەڵێ تەزویر بووە ئەمە لێکەوتەی هەیە کە حکوومەت وایەوێت ئەبێ ئەو مفۆدی انتخابات بدێتە محکەمە کە درایە محکەمە وەقعی هەبێ لەسەر نەتائج انتخابات یعنی درێنە محکەمە ئیداناکرێن ئەمجا وەقع ئایا انتخاباتەکە هەمووی لەغوە کرێتەوە یان جزئی لەغوە کرێتەوە ئەمەش وەقع خۆی هەیە لەسەر هەردوو باڵ تەشریعەکە پەرلەمان ئەمڕۆ قەراریدا حکوومەتەکە خۆی لژنەی پێکەناوە و هەستی شەکەی زۆربەی لایەنەکان ئەقراری ئەوەکەن کە انتخاباتە ئەوەتیانە بۆی ئەشنە کۆبنەوە بۆی حکوومەت کۆبنەوەی لەسەرەکە بۆیە پەرلەمان ئەمڕۆ نسابی تەواو کرد هەست دەکەن ئەوەی وجدانی زودوبێستەکە غەش کراوە و پرۆسەیەکە سەر تاپا گوماناوی و مەشبوه پێویستە حەدێکی بۆ دابڕێ پێویستە حەق بگرێتەوە بە خاونەکە بەس بەچوونی بەرز کەوتوت خراپترین هەڵبژاردن لە مێژووی عێراق ڕێژەی بەشداری بۆ نمونە کۆمیسیۆنی 145 زۆر لەو کەمتر بووە ئینجا لە هیچ هەڵبژاردنێکیش ئەوەندەی تانە نەبووە لەسەر لەلایەن سیاسیەکانەوە نەخێر قەت نەبووە ئەندێ لایەن اعتراضیان کردووە و حەقی خۆیان زانیوە یعنی ئەمە هەندی ڕستمیان بڕاو دەکردەوە خۆی منشت بینیەوە ئەڵمانیا یعنی هەر شوێنی هەفتا کەس بۆ دەنگ دەرکابرا کە قساکە بە زمانی عەرەبی و تووڕێ وشتیوە هەر وەرەقەکانیان لێ نەکردوتەوە سەحی ئینەکە مۆرەکەی لێ بدەنی بخەنە هەر وەرەقەکان هەر بە سەفتەی خسبوونەوە 2700 وەرەقەکە خسبوونە ئەوەی منشن پڕیان کرد بۆ سندوقەکە ئەوەی دەرویان بۆی لەگو کرد هەموو یەڵێن لە ئوردنی شوا بووە مرکز بە کامل سندراوەوانە لە هەرێمی کوردستان انتخاباتەکە غەشی گەورەی تیا بووە نەتائجەکان زۆر سەیر و مفاجە بوونوانە و لە عێراقیش لە ئەندێشانی وەکو ڕوومادی و شوێنی ترووانە مووسڵ تەوانەوەی نازەحینیشیان لەبوو کردووە کە مەشروطەکانیشیان لەبوو کردووە کە غەشی گەورەی تیا کراوانە دەرکەوت بە مجمەڵ سوورەتەکە ئەمان پەرلەمان نەیتوان بڵێ هەمووی غەشە لەبەر ناتوان اقرارەوە بکە بەڵام دەڵێ 10% بژمێرن ئەگەر ئەم 10% دەرکەوت نەتائجەکانی ناو سندوق مخالفە لەوەی کە ئەعلان کراوە طبعا ئەمەش لێکەوتەی لێ بێتەوە ئەمەش ئەو کاتاڵێکا هەموو سندوقان بژمێرن کاموو سندوقان بژمێری نەتائج دەرەچێت کە نەتائج دەرەچێت قبول ئەکرێ قبول ناکرێ کێشمەکێشمێکی زۆر گەورەی دروست کرد ئەوانەی دەستیان برد بۆ غەش بەڕاستی ئێستا من پێم وایە هەستەکەن غەڵەتێکی گەورەیان کردووە و حەقا هەستی بکرد بۆی کە غەڵەتێکی گەورەیان کردووە 4 مەقعد کەمتریان 4 مەقعد زیاتریشی لە وەزعەکە ناگۆڕی بیان هێشت بای هەر کەسێ بە حەقی خۆی بات بایەتە پەرلەمان ئەو کاتە هەموو لایەکیش مەجبور بوون انتخاباتەکە قبول بکەن و ئەیانزانیش بەڵێ سوپاس دەکەم کاک شوان ئەگەر بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەیەوەی کە بەرەز وتت ئێستا پەرلەمانتاران بۆ هەنگاوی داهاتوویان دەیانەوێت لێپرسینەوە لە کۆمیسیۆن بکەن و ئەم ڕۆژ قسە لەسەرەوە کراوە کە دەبێت ئەم کۆمیسیۆن متمانەی لێوەربگیرێتەوە بە بۆچوونیەوە ئەم کۆمیسیۆنە دەبێت متمانەی لێوەربگیرێتەوە و پێ دوای بێلانی خۆی لەدەستداوە لەم هەڵبژارن لە کاتێکە پێشتر وەڵامی تانەکانی ئەوەی نەداوە کە داوەتان کرد لە سەدا 5 جیاب بکرێتەوە بەڵام ئەمڕۆ پەرلەمانی عێراق بە بڕیارێک داوای کرد لە سەدادەی دەنگەکان بەرەسە ژمار بکرێتەوە خۆی کاک حەچیم پێم وایە پەرلەمانی عێراق هەنگاوێکی گەورە و گرنگ و باش و سائیبینە و بە شێوەیەکی عاقلانە و یاسایانەش کارەکەیان کرد یەک نیسابی قانونی تەواو بوو ئەو بڕیارەی کە داویانە لە سەدادە مانای ئەوە نییە تەنیا لە سەدادە بەڵکو هەر خۆی لە خۆیدا گرێدانی کۆبوونەوەکە مانای ئەوەیە کە قەناعەتیان وایە ئەم هەڵبژاردنە تەزویری تێدا کراوە نەتیجەکان حەقیقینین بەڵام ئەوان نهاتون یەکسەر ڕەفزی بکەنەوە بە شێوەیەکی عەقلانە منطقیانە یاسایانە بڕیاریان داوە کە لە سەدادا بژمێردێ ئەگەر لە سەدادا بژمێردێ کۆمەڵێک خەفایە و ئەسرار و تەضاروبات و ئەوانە دەردەکەوی بە تەئکید یعنی دەنگەکان دژی یەک دەبن و ئەسرارەکان بە دەردەکەوی ئەو کاتە پەرلەمان و حکوومەتیش ئیجراعاتی یاساییتر دەست پێ دەکا بۆ نمونە یەکێک لە هەنگاوەکان دەبێت لە کۆمیسیۆنەوە دەست پێ بکەن بۆ چونکە ئەوان جیهەی معنی ڕسمین دەبێ ئەوان بێنە بەردەم دادگا دەبێ ئەوان محاسبە بکرێن بە تەئکید ئەم کۆبوونەوەیە تەداعیاتی تر و نەتائیجی تری دەبی لێکەوتەی تری دەبی و هەروەها کاریگەریشی دەبی بەڵام پێم وایە خوتوە بە خوتوە ئەنجامی دەدەن و ڕۆژێ بۆ ڕۆژێش
ئەسرار و تەزویرات و خەفای و شتی تر بە دەردەکەوێت ئەو کاتە مووقیفی پەرلەمان مووقیفی حکوومەت مووقیفی ئەو ئەحزابانەی کە دەڵێن تەزویر ئەنجام درراوە زۆر نێر و سوارتر دەبێت. بەڵێ بەس کاکشوان چ زەمانەتێک هەیە کە دەستکاری ئەو سندوقانە نەکرابێ بۆ نمونە ئەوەی کە ئێستا پەرلەمان بڕیاریداوە لە سەڵاتدە دەنگەکان جیا بکرێتەوە هیچ زەمانەتێک هەیە کە ئەو هێزارەی کە تەزویریان کردووە دەستکاری خودی ناو سندوقەکانیشان نەکردبێت؟ خۆی ئەوەش جێگای پرسیارە جێی مەترسیە و پێم وایە ئەو سندوقانەی لەژێر نیر و ڕچێفیلایەنە دەسەڵاتدارەکان بووینە یا ماون هەوڵی تەزویر تێداکردن و تەوافق تێداکردنیان دەدەن بەڵام لەسەر پەرلەمانە لەسەر لیژنەکە لەسەر لیژنەی حکوومەتیشە میکانیزمێکی وا بگرنە بەر کە ڕەتی ئەو پیلانەش بکەنەوە یعنی بەو مانایەی عینەیەکی وا لە سەدادە وەربگرن لە هەندێک شوێن بی بە تایبەتی ئەوانەی کە لە بەردەستی کۆمیسیۆنە و بەدەستیان گەیشتووە لە شوێنی ئەمینن و پێم وایە ئەو جۆرە میکانیزمە دەگرنە بەر ئەو کاتە خۆ ئەگەر یعنی سەدا بزەپت بۆ نمونە سەدا 30 و 20ش مقارنە کرا و تەفاوت و جیاوازی تێدا هەبوو لەوانەیە زۆر بە ئاسانی سەدادا تەفاوت و جیاوازی هەر تێدا بە دەرکەویتن. بەڵێ کەواتە پێت وایە ئەم جیاکردنەوەی لە سەدادەیە کاریگەری دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردن ینی وە تەزویراتەکان دەربخات بە تایبەتی لە هەر سێ پارێزگا کێرەمی کوردستان؟ بە تەکید ئەگەر زوو دەستی پێ بکەن و بە میکانیزمێکی باش بی و لیژنەیەکی بەهێز و محاید بی بە تەکید لەبەر ئەوەی تەزویرێکی گەورە و زۆر کراوە پێم وایە ینی وەک دەڵێ هیچ بنکەیەک نەبی چەند سندوقێک یا هیچ وێزگەیەک نەبی جیاوازی تێدا نەبی زۆر بە ئاسانی جیاوازی تێدا بەرپا دەبی بۆ چونکە ئەم لایەنانەی ئێستا لە هەرێمی کوردستان ناڕازین بە بەڵگەی مەڵموس کاتی کە هەمان ئێوارە چەند سندوقێک بەراورد کراوە نەتیجەی دەستی و جیهاز جیاوازی هەبووە نوێنەری ئەوان گوتویانەکە کە پێویستە بەدەست بژمێردرێ بەڵام لایەنە دەسەڵاتدارەکان ڕێگەیان نەداوە بۆ نمونە هەموو ڕۆژی ئێمە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دەبینین تەنانەت خودی کاندیدەکان کەسایەتیەکان ئەوانەی لە VIP دەنجیان داوە لە شوێنی تر دەنجیان داوە دەڵێن کاکە وەڵاهی ئەو شوێنەی ئێمە دەنگمان تێدا داوە لە وێزگەی خۆم دەنجی خۆم نەیەناوە ینی ئەمە مانای چ دەگەینی مانای ئەوە دەگەینێت کە تەزویرێکی زۆر گەورەیە زۆر بربڵاوە زۆر منەزەمە زۆر مبەرمەجا بە تەکید هەرچەند سندوقێک بەراورد بکرێت جیاوازیەکە و تەواڕوبەکە دەردەکەوێت. بەڵێ سوپاس دەکەم کاک حەسەن سەبارەت بۆی کە بچوونی بەڕۆژی بزان ئێستا گومانەیە لەسەر سندوقەکانیش بەس ئەم بڕیارە بۆ جاکردنەوەی لە سەدادە پێ دوای کاریگەری دەبێت لەسەر نەتیجەکان ینی بۆ نمونە دەڵێن وێزانەوەندە شارەزان ینی بەرمە ئەو سیستەمە ئەلکترۆنیان بەرمەجە کردووە سندوقێک چۆن دەستکاری ناکەن پێ دوایە پێشتر هەندێک سندوقیان کردبووەوە دەنگەکانیان حساب کردبوو بۆیە چۆن ئەزانێ مەسەرەن ئەوەی کە مڕەشەح بووە زانێ لەو سندوقە دەنگ خۆی و عایلەکەی شتیانە بووە ینی بەڵگا چارەچە بۆ سندوقانە بابڕێن بچین ئەو سندوقانی کە لە ماوە قسەی لەسەر کراوە دووەم ئەو قسە ڕاستە ینی ئەو گومانە لە شوێنی خۆیەتی کێڵی لە هەموو عراق و لە کوردستانیش ئەو شوێنانەی کە محەتەقینەکانی تیا بە سندوقەکان وە خۆی ماوەتەوە بەڵام جارێ با منە پێشی ڕووداوەکان نەکەوین ئەگەر هاتو ئەوان هاتن گەیشتن لە دەرەوە و لە ناوەوە ئەو وینانەی ڕەفز کرد ئەمەی نازیحنەکانی ڕەفز کرد دەرەسەتەکەیش لە کۆمەڵی محافەزە دەست پێەکەن دەرەسەت ئەوان سەیرەکەن سندوقەکانی شتێک دەرێکەوێ پێم وایە لە ڕۆژی یەکەمیشەوە ئێمە بۆ ئەم حادیسەمان هەبوو خەڵک حادیسێ ینی تۆ سندوقی انتخابات چۆنە بێت لایەن تەحکومی بکە نابێ ینی ئەو مفەوەضیە خۆی بەدەستی بەسەرا بگرێ لە قانون نابزانام کێ شوڕتەی کوێ چێ لەو شوێنە نابێ کە ئەو سندوقانە لەو قاعانە لەو مەغزانانە دەستکاری نەکرێن بەداخەوە دایمەن ترس لە غەش ترس لە انتخابات لە نەتیجەی انتخابات تەزویر واکە دایمەن ئەو حادیسە ئەو ترسە ئەو قەلەقە هەر ماوە لە ئێمە ئەوە نییە تۆ دڵنیابی سندوقەکان لە دەستێکی ئەمینە بەیانی بێژمێرنەوە قەت بداخە ئەوان نابێت دایمەن لەگەڵ یابێ بچی نوێنەری خۆیانە لێرە لەگەڵ سندوقەکانە خەون لەوێ خەون ئەمە هەمووی ترسە ئەگەر
پرۆسەیەکی جێگیری دیموکراسی و متمانە هەبێ سندوق لە هەر کوێ بێ هەر کاتێکانی بکەیتوانە ئەتوانێت تانی باشە بە سەبارەت بردوو بڕیارەکەی پەرلەمان هەم جیاکردنەوەی لە سەدادەی دەنگەکان بە دەستی و هەمەوەی کە هەڵبژارنی دەرەوەی وڵاتی هەڵۆشاندۆتەوە جگەل لە دەنگی مەسیحیەکان و سەبارەت بە هاوارەکانیش پێ دوای بڕیارەکەی پەرلەمان جێبەجێ دەکرێت بڕیارەکەی پەرلەمان هەم کۆمسیۆنی حراجەکە بەڕاستی هەم لایەنێکی گەورە و وانەی مهم لە عێراق دەستگای تەشریعی شەرعیەتی پەرلەمانە داوێتی ئەبێ حسابی بۆ بکرێ تا یەکی حوتە پەرلەمانە قووەتێکی خۆی هەیە ئەمجار لەسەر لایەنە قانونیەکەی ئایا ئەمە قەرارە قووەتی قانونیەکەی چەنە قووەتی قانونی ئەم قەرارە چەنە مفۆڵیە ئەمە ململانەیە مفۆڵی دیفاع لە خۆیەکە ڕەنگە تاعن بکە ڕەنگە قسە بکە ڕەنگە ئەوی شڕی هەبێ بەڵام ئەوە گرنگەوەیە گەورەترین مؤسسەی تەشریعی ئەم وڵاتەکە ئێستا شەرعیەتی پەرلەمانی عێراقە ئەو قەرارانەی دەرکردووە لە پاڵ ئەمەش حکوومەت کە سوڵتەی تەنفیدیە لژنەیەکی دروست کردووە لە خەڵکی معنی شارەزا متعلقە بە نەزاهە بە ڕقابە بۆوانە ئێستا خەریکن ئەوانش ئیجراءاتی خۆیانەکەن داوای مفۆڵیان کردو داوای هەندێک کەسیانە مفۆڵی کرد بەداو داوایان کردوون ئەوانش خەریکی تحقیقن لەو مۆزوع ئەگەر ئەوانش بڕێنە متخاباتە بەڕێ تەزویر کراوە بەڵگەمان ئێوانە تۆ بەرە کوێ هەنگاوەنەی ینی هەموو مؤسسات دەوڵەت گومانێکی گەورەیان حکوومەت پەرلەمان گومانێکی گەوریان لەوە هەیە مفۆڵەتی ئایسە وەڵامی تاعنەکانی داوە لە قۆناغی کوتی 130 محەتەمان لەو کردێتەوە دوایەوە وەستا ئجراعاتەکانی کە قەرار بوو بەردەوام بێ لەسەری ئەرباکێکی گەورەی هەیە مفۆڵیش لە یەکەم ڕۆژەوە نەیتوانێت بەس بۆ چوونی بەرز کە پێشتر ئەندامی پەرلەمان هەبوو ئەزمونتانە بۆم بڕیارە زمینی جێبەجێکردنی هەیە لە ئێستاە بۆ ئەگەر بتەوێت حەق جێبەجێ بکرێ پەرلەمان تەفسیری ملەتی عێراق کاتا ئێستا وەتا ئێستا شەرعیەتی هەیە شەرعیەتی ئەوەی هەیە بڵێ انتخاباتەوە لە سندوقەکان باشە بەس بڕیارەکانی پەرلەمان بۆ کۆمیسیۆن ملزەمن پابەندکردن بۆ پەرلەمان یەکێک لەو دەستگانی کە پەرلەمان ئەشرافی دەکات لەو هەیئاتە هەیئاتی مستەقلی پێڵێن مفۆڵی انتخاباتە مفۆڵی انتخابات سەر بە پەرلەمانی عێراق سەر بە پەرلەمان سەر بە حکوومەت نییە ئەوان ئەگەر هین نەبێ ئەیانتوانن ئەوەی کە باسەکەن بدرێنە محکەمە ئەتوانن بیاندانە نەزاهە حکوومەتیش ئەو اجراعاتان ناتوانێت جێبەجێ بکەن بەڵێ ینی ئێستا بۆ نمونە کە ئەمڕۆ داوا کرابوو کە کۆمیسیۆن بدرێتە دادگا کۆبوونەوەکە بۆ چوارشەمە هەڵگیراوە ئەگەر چوارشەمە بڕیارە لە سەردام کۆمیسیۆنە بدرێتە دادگا و کاتە ئەم دەسەڵاتە و پەرلەمان و دەسەڵاتشی هەیە کۆمیسیۆن بداتە دادگا خۆ متمانەی لێ وەربژێتەوە بەڵێ پەرلەمان لەبەر خۆی لێ مەسوولە دەتوانێت کۆمیسیۆن کە ئەوان سەر بە ئەوان بیدێتە نەزاها بیدێتە محکەمە حکوومەتیش ئەو قەرارە هەیە کە ئێستا لژنێکی دروست کرد و حکومی هەر لەسەر ئەوەیە ئەگەر هاتوو اقراری کرد کە ئەم انتخاباتە بەڵێ ئەمە تحقیقمان کرد جیازەکان دەستکاری کراون بەرمەرجە کراون غەش کراوە ئەمە ڕەسەن ئەبێ ئەوە لەبەر سوڵتەی تەنفیدی کەواڵێ ڕەسەن مفۆڵێ داتە غەشتەوە تەزویری کردو ینی بە مفۆڵێ تۆ تەزویر تۆ شاف شتێکت کرد تەزویری تیا بوو کە داتە محکەمە کەیداوە محکەمە وەقعی ئەوەیە بێ بە قەرار دوای ئەوە چییە انتخاباتەکە لەغوە کرێ جزوی لەغوە کرێ یان عام لەغوە کرێ وەکو مرۆ چۆن قەراریان داوە مەسەن پەرلەمانە ڕێ ئەوەی خارج لەغوە بکرێ ئەوەی مەرجدارەکان لەغوە بکرێتوانە ئەو کاتە ئەوەی حکوومەتیش کە قەرار بدا پەرلەمان و حکوومەت پێکەوە قەرار بکەن بەڕاستی احراجێکی زۆرە بۆ مفۆزیە لە موقعێکی زۆر دیفاعی و ئەوانەژین ڕەنگە ئێستا خەڵک بڵێ ئەمە لایەنەکان کە دۆڕاون ئەوە جارێ نساب هەبوو معنایەوە نیە لایەنەکان ینی 165 نابێ ینی هەموو لایەنەکان گومانیان تایەتی لایەنتیا براوە مەسەن دوێنێ عەلاوی لەگەڵ فەتح و لەگەڵ مالکیش کە دەنگی زۆر زۆریشانی ناوە ئەڵێن ڕژادەکار بەشێتەوە یان دەڕاستەتی بژمێرێتەوە یان تەزویری تاکراوە انتخاباتەکەی مەلایەنی گەورەیشن لە ناو پەرلەمانی عێراق دووەم ینی با وای دابنێن ئەمە نەچوو بواری جێبەجێکردنەوە ئەبێ وەقعی ئەمە لەسەر ئەو لایەنە کە تەزویریان کرد چەنە مفۆڵیەکی انتخاباتی فاشل یەکسەر هەڵێوەشێنەوە دوای انتخابات دیارە یەکسەر هەڵێوەشێنەوە لە دوای ئەم ئەوزانەی دێتە پێشە هەڵێوەشێنەوە ئیدەنە محکەمە ئیدەن نەزاها بەرەکوێ سەرکێشێ هەموو ئەگەرەکان کراون لە بەردەمەوانە گرنگ ئەوەیە بەڕاستی ئەوانەی کە ویستیان تەزویرەکە بکەن بۆیان بچێتە سەر بە ئاسانی بۆیانە چوو سەر ئەوانەی کە غەرشیان لێکراوە و دیفاعەکەن لە حەقی دەنگدەر بەڕاستی ئیسرارێکی سەیریان نەبوو ئیسرارێکی چاکیان نەبوو ئەمە هەفتەیە کە سێ جار دانیشتن نساب نەبوو ئاخری وازیانێنە ئەمە چوارم جار نسابیانێنە معناوەتان دایما حەق خەڵکێکی هەیە دیفاعی لێ بکە حەق ژێرپان نەکرێ ئەمە شتێکی دڵخۆشکەرە پەرلەمانتاری وا هەبێ بێت مصر بێ لەسەرەوەی کە حەقی خەڵک نەفەوتێ ئەمە دڵخۆشکەرە ئەوەشی کە بەڕاستی مای ڕەشبینی ئەوانەیە ئەمانەی کە غەشەکەن یانێ خەڵک بێئومێد بێ خەڵک جاتن نێت بۆ انتخابات و بڵێن ئەمانە بەتابەتی لە هەرێمی کوردستان بڵێن ئەم حزبانە هەرەی بنەوە و ئێمە بۆ بچین بۆ انتخابات هەدەفیان غەرسی ئەو ڕوحی بێئومێدیە ناو دڵی هەموو دەنگدەرێکی کوردستان پێم وایە لایەنەکان تریش هەدەفیان ئەوەتانێ
بەخەڵ بنێ وازە دەنگەکانتان نایەنی ئێمە مەسڵین لەسەر انتخاباتی هەرێمی کوردستان لە انتخاباتی کوردستان ئەمە بۆ تەجربەیەکی تاڵ وریای هەموو لایەنەکە کاتەوە کە گاڵتە نیەتەوە یاری بە ئیرادەی خەڵکو بە دەنگی سپاس دەکەم. کاک شوان سەبارەت بەوەی کە لە بڕیارەکەی پەرلەمانی عێراق باز لەوە کراوە کە جیاکردنەوەی دەنگەکان دەبێت بە ئامادەبوونی بەجێر چاودێری ئەنجومەنی دادوەری و نەتەوە یەکگرتووەکان بێت. تا چندێک گرینگە ئەژمارکردنەوەی دەنگەکان بە ئامادەبوونی ئەو لایەنەوە کیانە سیاسەکان و چاودێرانی نێودوڵەتیش بێت. پێ دوایە باخی هەیە کە لەژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی دادوەری بێت؟ بەتەکید هەر خۆی لە خۆیدا ئەنجامدانی سەدادەی دەنگەکان بە دەستی ئەرزشی خۆی دەبی بە تایبەتیتر ئەگەر بە حزور و وجودی بڵێ نوێنەری نەتەوە یەکگرتووەکان یان ئەنجومەنی دادوەری بی لەبەرەوەی ئەوان جیهەتێکی یاساین یوئێنیش جیهەتێکی نێودەوڵەتین ئەو کاتەی کە دەرکەوت جۆرێک لە تەضاروب و تەضاد واتە جیاوازی لە دەنگەکانی بەدەستی و سندوقدا هەیە یەکسەر ڕاستەوخۆ هەم نەتەوە یەکگرتووەکان هەم دادگا هەم پەرلەمانیش دەکەوێتە ژێرباری ئەوەی کە پێویستە ئیجراعاتی تر وەربگرن قراری تر بدەن و تەعنی تری لێ بدەن. هەر خۆی لە خۆیدا ئێستا کە پەرلەمان ئەم قرارەی داوە واتە جۆرێک لە تەزویر لە ئارایە بەڵام باسم کرد ئەوان یەکسەر نەهاتوون کۆی پرۆسەکە هەڵبۆشێنەوەکو کاک حەسەنیش تا ڕادەیەک باسی کرد کاتێک کە باسی تەزویر دەکرێت با خەڵک واتێ نەگا بەس 4 لایەن لە هەرێمی کوردستان نەخێر یعنی 6 لایەن بە 6 لایەن کۆبوونەوەیان دەکرد کۆمەڵێک لایەن لە جەبهەی تورکمانن قایمەی وەتەنی ئەیاد عەلاوی دەوڵەتی قانونی نوری مالیکی و جیهاتی تری گچکەشەن هەموو ئەوانە تەعنیان لێداوە تەنانەت یەکێتی و پارتی یەکتر ئیتیهامەکەن کە لە زۆنی یەکتر مەسەلەن ژێر دەستی خۆیان نەبی تەزویریان ئەنجامدا و دەنگەکانیان حەقیقی نین بەڵام بە شوێنی ژێردەسەڵاتی خۆیان ڕازین یعنی وەک دەڵێ حزب نییە تەواو لە کۆی نەتیجەکە ڕازی بێ ئەوە چ دەگەێنی بەتاکید ئەوە دەگەێنی کە دیارە تەزویر ئەنجام دراوە بەڵام لە ئەنجامیەوەی چەند قایمەیەکی گەورە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمی کوردستان براون ینی بێدەنگ بوونە ئەگەر نابەتاکید تەزویر ئەنجام دراوە ئەگەر بێت و بەدەستیش سەدادە بژمێردێ بە حزوری محکەمە و یوئێن ئەو کاتە حقایق و خەفایەکان باش بەدەردەکەن. بەڵێ بۆ چوونیەوە بڕیارەکانی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بە تایبەتی کەم 4 لایەن لە ئاستی کوردستان هەوڵیان هەبوو چ پەیامێکی تێدا بۆ دەنگدەرانی ئەو لایەنەوە لەسەر ئاستی عێراق چ پەیامێکی تێداوە بۆ دەرەوەش ئەم بڕیارە هیچ پەیامێکی تێدا دەرکردنی ئەم بڕیارەی پەرلەمانی عێراق لەبارەی نەتیجەی هەڵبژاردنەوە؟ بەلێ وەڵڵا بەتاکید ئەو کۆبوونەوەیە جێگای دەستخۆشیە لەو ئەندامانە بکرێت کە ئامادە بووین کە چەند دانیشتێک نیسابی قانونی تەواو نەبوو دانیشتن تا تەواو بوو وا تا سەر و بەری گرت ئیدی ئەو پەیامە بەگوێی خەڵک و بەگوێی ئەو لایەنانە دەدا کە بەڕاستی یەکێک لە شاکارەکانی پەرلەمان لە دوا هەناسە و تەمەنی خۆشی ئەو شاکارە بوو کە کار بە یاسا دەکا احتیفاز بە بێلایەنی خۆ و بە موسەساتی خۆی دەکا و دەیەوێ بەرگری لە دەسەڵاتی خۆی و لە شخصیەتی قانونی خۆی بکاتن توانی نیسابی قانونی تەواو بکە بۆ ئەوەی خەڵک لە داهاتوودا گەشببین بن کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان خەڵکانێک هەن ئەگەر هات و ناحەقیشیان بەرامبەرکرا تەزویریشیان بەرامبەرکرا بەڵام دەستگایەک پەرلەمانتارانێک هەن کە بە یاسا کار دەکەن بە بێلایەنانە کار دەکەن و بەرگریان لێ دەکەن و ماندوو نابن و بە چۆک دانایەن لە بەرامبەر تەزویر و تەزویر چیەکات. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە
لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. برنج و ڕۆنی قو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامتر هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 1121 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر. برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ، خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی. خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێ خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش. برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە. ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە. هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش. بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش، بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش. بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک حەسەنگ بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە 165 پەرلەمانتار تێیدا ئامادە بوو. چ پامێکی تێدایە ئەو 165 پەرلەمانتارە چووکە پێشتر منگوێم لەبەر پرسێکی کورد و دەیگو ئەو کۆبوونەوەی ئەوانەیە کە دۆڕاوی سیاسی. جارێ ئەوی خۆمان بەڕاستی مای دەستخۆشین هەموو ئەوانەی کە ئەسڵاریان هەموو کام کۆبوونەوە بکرێ وە لە بەغامانەوە و دیفاعیان کرد کە کۆبوونەیەکی ئەوە ساز بکرێ حقەتەکان بۆ خەڕوون بکرێتەوە دێ قەرارە دەبچێت دژی ئەم تەژی سەردویرە. بەڵام شتێ تریش هەیە بەڕاستی زیاتر لە 150 نائبی عێراقیش لەگەڵ ئەوان کە نائبیتایە کتلەکانیان کتلەی باشن کتلەی وەسەتن دەنگی هێناوە. ئەمە مای ئەوەیە کە دائما خەڵکێکی حەقەڵێ و دائما خەڵک مراعاتی ئەو شتانە کە کامەدەنگی خەڵکە نابێ بفۆتیەوانە. دوام بەڕاستیان حزبی شعارەکانی هەموو دیموکراسیە لە کەچی انتخابات ئەوە وەزعێتی و هەوڵ بەبێ دیموکراسی و بەغەش و بە ئیرادەی خەڵکیش بخاتە ژێر پێی و دەنگی پێبێنە و کورسی پێبێنێ و
سڵتە تەوزیع بکە یعنی ئەساسی هیچەکەی سڵتە باشە بەس ئەوەی کە ئێستا بۆ نمونە لەو 165 تەنیا 15یان کورد بوون ئەمە هەوڵێکی دڵخۆشکەرە بۆن لە شەقامی عێراقی 150 پەرلەمانتار هەبێت کە دژی تەزویر بوەسێتەوە بەڵێ ئەوانەی کە ئەڵێن ئەمانە لایەنە دۆڕاوەکانن لایەنە دۆڕاوەکانمانگە بە ئەوان بڵێن ئێوەش لایەنە ڕەشباز و تەزویرچیەکانن کامیان دۆڕاوی سیاسین بۆ منە گوێم لە پرسێکی پارتی و دەیگوت کۆبوونەوەی دۆڕاوی سیاسیەکان ئەوانەی کە نەخێنەمە دۆڕاوی سیاسینین و دەریشکە و دۆڕاوی سیاسینین بۆ قەزەکە بۆ قەزەی ڕێعام قەزەی شارع قەزەی ملت لە دەرەوە لە ناوەوە و ئێستا کەس ناتوانێت بڵێ انتخاباتێکی پاکە ملاحظە ناکە یعنی کەس ناتوانێت بڵێ حتا ئەوانە خۆیان نەزانن انتخاباتێکی پاک نییە لە دەرەوە هەم ئەو ڕۆسمە ئەو هەموو بەڵگە ئەو هەموو شتانەی کە بڕاوکرێتە لە ناوەوە لە شارەکان هەموو خەلەلی گەورە گەورەی تەزویری گەورە گەورەیتایە بۆی تۆ دیفاع بۆ بکەی لە شتێک کە خۆت ئەساسەن ئەزانی قایم نییە یعنی ئەبایە لە ئەساسە ئەمان قراردی ئەوان نەکرد باەکە بەتا مەسەن لاین بەلایەن دۆڕا وڵێن لاین دۆڕا چییە تۆ دەنگی کەم بێنی شەرەفمەندانەترە لەوەی کە دەنگێکی زۆر بێنی بە تەزویر قەناعەتت زەعیفە لەگەڵ مەبادی خۆت درۆت کردووە کە تۆ مەبادەکەت مەبادەکانی دیموکراسی وانن دەبێت تۆ قایمتە دیفاع بکەی دیموکراسی و دیموکراسی بچەسپێ بۆ بەرە وڵاتە قۆناغ بە قۆناغ هەنگاو بنێ بەرە پێشەوە نەک انتخاباتی پێداوانەی کە تەزویریان لێکراوە دۆڕاوی سیاسی نین نەخەی دۆڕاوی سیاسی نین ئەوانەی تەزویریان لێکراوە قەدریان لێکراوە بەڵام یەک شتی زۆر مهمیان بوو وازیان لە حەقی خۆیان هێنا مصڵن واز لە حەق خۆیان بە دەرکەوت ئیرادەیان بەس بۆچی بۆ نمونە لە هەموو کوتلەکان مەقسم لەگەڵ پەرلەمانتاران کرد لە زۆرینەی کوتلەکان بۆ 165 پەرلەمانتار بەشدارن بەڵام لێکێتی و پارتی کەس ئامادەن بۆ بەشدار بێت هیچ پەرلەمانتارێکە وەزارەتی پرسیارەکە بێ ئارەسی خۆیان بکەی دەبوو بەشدار ئەوان لایەنە سیاسەکانی عێراق بۆ هەموو لایەنە سیاسەکان کە براون لە کۆمونەکەی ئەمڕۆ بوون ئەوان بۆ ناڕێن ئەمانەی کە هەوڵی کۆبنەوەکە دەن دۆڕاوی سیاسی ئەگەنا 150کە ئەگەر هەم لایەنە سیاسی دۆڕاوەکانی بێ بدونە نەمالێکی دۆڕاوی تەواوە نەعلاوی دۆڕاوە نەفەتە هەمڕۆ لە کۆبنەکان بەشداریان کردو هەموو کتلە گەورەکانی بەشداریان کردو لە ناو نەکەی عێراق ینی لە ناو کۆبنەوەکانی عێراق دەرکەوت بەڕاستی ئەوەی مامەسەی باسی کرد ینی نەکانی پەرلەمان جهێتێکی تەشریعیە دیفاعەکە لە حەقی خۆی دیفاعەکە لە ئەو شوێنەیە کە پەرلەمانتی ئادانشێ بێ بەڕاستی بە شەرعی بێتە ئەو شوێنە دەستگایەکی شەرعی هەڵبژێردراوی خەڵکن دائما نەبێ تاعن لەو شوێنە نەدرێت کە ئەو پەرلەمانتارە چ بۆیە لایەنی کەم انتخاباتێکی مەقبولیان بکرد باە ئەوانە ناڵێن انتخاباتێکی عێر بسوار و میثالی ئەوانە لەوە قسە ناکەین بەڵام دەرسەکانی چییە ینی تۆ بێ یەکەم بوریاکردنەوەی هاوڵاتی لای خۆمان لای خۆمان هەدەفەکە ئەوەیە کە تێر خەڵکی ئومێدی بە انتخابات دەرسەکانی بڕیارەی پەرلەمان نەک بۆ ئەوەی کە ئێستا کراوە پێشتریش لە کاتی حملەی انتخابات هەموو لایەنە سیاسەکان ئەیانوت بە تایبەتی ئەوانەی کە ئێستا معارضن بۆ انتخاباتە دەیانگوت سڵتە زۆر هەوڵەدا خەڵک ئومێدی نەبێ بۆ انتخابات لەبەرەوەی خۆی هێزێکی منەظەمی هەبێت بۆ انتخابات لایەنتر بێ ئومێد بێ ئێستا ئەمە تعزیزی ئەوە کاکە خەڵ نێت بۆ انتخابات ئێمە هەر دەرچوون ئەو حزبانەی بنەوە ئەوە غەرز بکەن ئەوە لە ناخی خەڵکە بچێنن ئەمە یەکێ لە شتە خەتەرەکانیان هاوڵاتی لەما ئەبێ زۆر وشیار بێ بالئەخیرە بە فارسبەتەنی ئەو معادلەکەیە تۆ کە هاوڵاتیەکی لە هەرێمی کوردستانە چوار ماتری انتخاباتی هەرێمی کوردستانە ئەگەر بعضی خەڵک دەڵێن علاقەم لە سیاست نییە علاقەم لە انتخابات نییە هەر شتێ لە وڵاتە ڕووەدا بە باش بە خاوڕیشی تۆ ئەگرێ یعنی تو ناتوانین لێ دەرچی یعنی شەڕە بێ وڵاتە ناوچە جۆناکان لە دەستەدەی فەسادە بێ معاش نابێ لێتە قەومێ تو ناتوانانی دوور بگری بەڵێم علاقەم لە سیاست نییە ڕیشی تۆ ئەگرێ بۆیە تو ئەبێ بەشداربی لە قەراری سیاسی ئەمە شتێکی زۆر دیموکراسیە مشارەکەی سیاسی بنیاد وڵاتەکە بنیاتە دەی بە مشارەکەی سیاسی خۆت نابێ کار لە معنویاتی خەڵکە ئەبێ مصر بن لەسەرەوەی حەقەکانیان بۆ بگەڕێتەوە و نایش بێ ئەمە تەکلیفکەن لایەنە سیاسیەکان کە ئێستا بڕێن ئەو 4-5 لایەنە سیاسیە دیفاع بکەن و بڕێن دەنگەکان نەفۆتێ چەند ئەمە حەقی خۆیانە دەنگی دەنگدەرەکانی خۆیان دیفاع لێ بکەن هاوڵاتیش ئەبێ لەسەر خەت بێ بڕێ ئێمە دەنگمانداوە کوا دەنگەکانمان ئێمە دەنگمانداوە بە خەڵک دەنگەکانی فەوتاوە ئێمەش قبوڵ ناکەین یەک جەبهە بن بۆی خەڵکتر نەوێری گاتە بە ئیرادەی خەڵکا و تەزویرێکی ئەوە عەلەنی و ئاشکرا بکە بەس بە کورتی سەبارەت بە پەیامەکانیان بڕیارە بۆ نمونە بۆ ئاسی ناوخۆ بە وچوونیەوە چییە بۆ ئاسی دەرەوە هیچ پەیامێکی تێدایە پەیامی دەرەوە پەرلەمان زۆر لایەن مهمە لەبەرەوەی خۆیان سیستەمەکانی هەمووی پەرلەمانە و تەثبیتە و نظامی ئەوان بۆیە جێگیرە و چابتە و گەشاکەن پەرلەمانەکانیان حەیەوین لای ئەوان زۆر مهمە پەرلەمان ڕوون نەسابی هەبوو و ناشتوان ئەوان ئیرادەکە لە بەرچاو نەگرێت لەبەرەوەی تا یەکی حەوت ئەم پەرلەمانە شەرعیە پەرلەمانی عێراق بۆیە بۆ دەرەوە پەیامێکی واضحە کە پەرلەمانی عێراق ئەڵێ ئەم قەرارانە پەیامێکی دەرەوە بۆ ناوخۆش دەرکەوت لایەنی زیندوو هەیە لایەن هەیە ئەوێ ئەمە نەڕوا نەبێتە عادەت تەزویر
پێ بەسەرا نەڕوا بڕوا هەموو جارێکە بێت عادەت دەرسێک بێ بۆ هەموو ئەوانەی دەسەبەن بۆ غەش و غەشکاری. بەڵێ سوپاس دەکەم. کاک شوان سەبارەت بە مەسەلەی هەوڵەکان پێتان وایە هەوڵەکانی تری چوارلایەنە کە دوایەوەی کە لەگەڵ لایەنە ناڕازیەکان سەرکەوتو بوون لە مەسەلەی ئەنجامدانی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق هەوڵەکانی ترتان چی دەبێت لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی دەرەشەوەکو ئەو چوار لایەنە کە ناڕازین لە ئەنجامی هەڵبژاردنەکان؟ بەڵێ بە کورتی ئەم چوار لایەنە متتەفیقن لەسەرەوەی لە داهاتووشدا وەکو ئەجندا و نەخشە ڕێگایان لە ڕێگای سیاسی و یاسایی و دیبلۆماسی هەر ڕێگا و شێوازێک بگرنە بەر کە بتوانن بەرگری لەم پرۆسەیە بکەن دەنگە دزراوەکانیان بجێڕنەوە بۆ ئەوەی چی کە هەم پرۆسەی هەڵبژاردن هەم پرۆسەی دیموکراتیەت لە کەدار نەبی لە بەرچاوی خەڵک نەکەوی. بۆ نمونە لایەنە دەسەڵاتدارەکان لەم هەڵبژاردنە تەزویرێکی ئەو تویان کرد کە بەڕاستی خەڵکیان ڕەشبین کرد بەرامبەر بە پرۆسەی دیموکراتی بەرامبەر بە هەڵبژاردن. بەڵام خۆشبەختانە کاتێک هەوڵێکی ئاوا یاسایی لەسەر ئاستی پەرلەمانێک بەڕێوە دەچی یا حکومەت لژنەیەک پێک دێنی بەیانی نەتیجەیەکی باشی دەبی بە تەکید ئەوە متمانەش گەشتبینیش بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. بۆیە ئەم چوار لایەنە کاتێک کە لە ڕابردوو کۆک بوون و کاتێک کە هەوڵیاندا چوون یا داشنامەشیاندا نەتەوە یەکگرتوەکان دواتر مزەکەرەیەکیدا کۆمیسیۆن و جۆرێک لە تەعنی لێدا کە کاریگەریەکی باشی بوو دواتر کۆمەڵێک لایەنی تریش لەسەر ئاستی عێراق هاتنە سەرخەت. بە تەکید لە داهاتووشدا بەرنامەیان هەیە کە هەرچی هەوڵی سیاسی و یاسایی و دیبلۆماسیە بگرنە بەر بۆ ئەوەی ئیستیعادەی ئەو حقوقانە بکەن. بەڵێ ئەم هەوڵانەیەوە کە بۆ نمونە ئەمڕۆ لە سەراستی پەرلەمانی عێراق هەیە قسەکردن لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان هەیە ئەوە لە کۆمەڵێک مەسڵەن لە سەراستی سیاسیشەیە کە بەیەکەوە ئێستا و چوار لایەنە کار دەکەن. پێتان وایە دەتوانن ئەم تەزویرێکە لەم هەڵبژاردنە کرا بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان ڕای بگرن؟ تا ئێرە هەنگاوێکی باشنراوە ئەمەلمان وایە کاری جددیتر و باشترش بکرێ بەرهەمی زیاتریشی هەبی و وەک باسم کرد ئەگەر بێت و نەتیجەی باشی هەبی کە خەڵک تەواو تێبگا ئەمە بە تەزویر کراوە مووقیفی لایەنە دەسەڵاتدارەکان زۆر بێهێز دەبی ئەو لایەنانەی کە مەغدورن تەزویریان لێکراوە مووقیفیان زۆر بەهێز دەبی بۆیە متمانەش بۆ خەڵک دەگەڕێتەوە کە لە هەڵبژاردنیدا دێ زۆر بە گەرم و گرتر بەشداری بکەن و دەنجیش بەچێ بدەن بەو لایەنانەی کە مەغدورن مەزلومن کە تەزویریان لێکراوە. قسەیەکی شتان کرد گوتان خەڵکێک دەڵێ ئەوە کۆبوونەوەی دۆڕاوەکانە نەخێر مووقیفی مەزلوم لە زاڵم بە قووەترە. ئەگەر حزبێک لایەنێک کاندیدێک خۆی پێ بەهێزە نابێ پەنا بباتە بەر تەزویر. ئینسانێک مووقیفی بێهێزە لە خۆی دەترسێ ئەو پەنا دەباتە بەر تەزویر. لە دژی چێ تەزویر دەکا؟ لە دژی چەند لایەنێک تەزویریان کردووە کە پێیان وا بووە مووقیفیان بەهێزە جەماوەرین خاوەن میزداقیەتن خاوەن پەرێزن خاوەن خزمەتن خاوەن هەڵوێستی جوامێر و شامێرن خەڵک دەنجیان پێدەدا. بۆیە لە ترسی کەوتنی خۆیان پەنان بردبدۆتە بەرتەزویر بۆ ئەوەی بە تەزویر خۆیان هەستێنەوە. هەرچەندە بەڕاستی ئەگەر بێت و چەند کورسیەکیان کەمتر هێنا بە تەزویریان نەکرد بە مشەڕەفتر بوو. بۆیە ئەمە پەیامێکە لە داهاتوودا بەڕاستی ینی خەڵک زیاتر متمانەی بەو لایەنانە دەبی کە ئێستا غەدریان لێکرا و تەزویریان دەرحەق کراوە. ئەگەر چی هەندێک لایەن دەنجی باشیشیان بۆ خۆ مسۆگەر کردی بە تەزویر بەڵام دەبنە جێی مەسخەرەواتە جێی گاڵتە و گەمە پێکردن لە لای خەڵک ڕۆژانە تانیان لێدەدا بە زمانی حاڵ گاڵتەیان پێدەکا. خەڵکێک لە حزبی خۆشیان پێیان وایە ئەوە دەنجی حەقیقی خۆیان نییە. بەڵێ بە کورتی سەبار بۆی کە بەرەزوتە دە و چوار لایەنە کۆمەڵ و گۆڕان و یەکگرتووە پەیمانی کە مەزلوم هیچ قسەیەکە لەسەرەوەی کە بۆ تەزویرێک کە ڕابگیری لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەرێک پێک بێنرەی جوو توێژەکە ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم. مەسەلەی بەرەی ئێستا خۆی لە خۆیدا
شبه بەرە زۆرێک لەبەرە لە ئارایە لە بەرەوەی کۆمەڵێک هەنگاو بە یەکەوە دەنێن و لەسەر کۆمەڵێک شت متتەفیقن لە داهاتوشدا لە جەرەیان داینە و لە تەحاور و تەشاور داینە هەرچی خزمەت بەگەل و نیشتیمان کە بە پشتیوانی خوای گەورە ئەوە دەکەین و پێویستی شە بەڕاستی بە یەکەوە هاو هەڵوێز بین بەر لەوەی کە ئەم چوار لایەنە یا چەند لایەنە لە هەرێمی کوردستان هاو هەڵوێز بن یا یەک بەرە بێن یەکێتی و پارتی ئەگەرچی لە ڕابردوو دژی یەک بووینە بەڵام بۆ تەزویر و بۆ مانەوە و بۆ شەرعیەت بە خۆدان لە دژی خەڵکی تر خاوەن هاو هەڵوێز بووینەوە خاوەن یەک بەرە بووینە. بەڵێ سوپاس دەکەم کاک حەسەن کاتمەکەمەوە سەبارەت بۆی کە ئەم لایەنە لە بەردەم چ بژاردەیەکدا بۆ نمونە ئەم پەرلەمانە تا یەکی حەوت بەکار بەردەوام دەبێت لە دوای یەکی حەوت و پەرلەمانی نوێ دەست بەکار دەبێت پێ دوای چۆن مامەڵە بکەن بڕۆن بۆ بەغداد نەڕۆن چی بکەن؟ من ڕێم وایە ئەوەی ئەمڕۆ پەرلەمانە قراری کرد تعزیزی موقفی ئەمانەکە کە تەزویر بۆ انتخاباتەکە بەدای چاوەڕوان بن و بەڕێم وایە ئەمڕۆژ باسم کرد لە قەناتێکی تر بۆ احترامی ئیرادەی خەڵکەکەی خۆت بۆ دەنگی خەڵکەکەی خۆت پێم وایە مقاتعە هەم پامێکە بۆ ئەوانەی کە غەشیان کرد هەم چا بەخاتە سەر ئەم لایەنەیە کە ئەو غەشە قبوڵ ناکەن هەم بۆ قاعدەی شەعبەکەی خۆشیان ئەیسەڵمێنن کە گیان نێڵان و دەنگەکانیان بە هەند وەرەگرن و نایانن کەڵ تەزویریان لێ بەڵام قسە لەسەر ئەوشێک کە کوتلەیەکی ئاوبەش پێک بێنن بۆ پەرلەمان بڕۆن ڕەنگە بەهێز بن ئەوەش قسەیەکە بەڵام بەڕێی من لەناو پەرلەمانێکی 329 کەسی ئەو قۆتەیان نابێ و پێشم وایە لە بەغاش کە باسی یەکڕیزی و شتیواکەن ئەبێ تۆ ئەم تەزویر چی کە ئێستا تەزویری لێکردی لە بەغا بڕێ کاکە با لە یەخان دەکەین ئەمە هەمووی ئەحراجاتە بۆ ئەولایەنە سیاسیانەی کە ئێستا باڵێن ئەم انتخاباتە تەزویر باشە بەس ئەوەی کە ئەم نەتیجە تەزویرە ئەگەر حکوومەت و پەرلەمانیشی لەسەر پێک بێت پێ دوای ناتوانێت کێشەکانی عێراق چارەسەکە بە تایبەت و کێشانی کە لەگەڵ هەرێمە هەیە جارێ زۆری ماوە تشکیل حکوومەت ناوەکو لە بەسەر بنەمای تەزویر پێک بێ بۆ ئاساساً قایم نیە ئەنی مالیکە و قسەی کە دەڵێ حکوومەتێک و پەرلەمانێک لەسەر ئەساسێکی گوماناوی و تەزویر دروست بێ ئەوە چی تەقدیم بکە بۆ شەعب عێراقی چ قوتێکی هەیە بەڵ ئەو هێزانش کە بە تەزویر دەڕۆنە بەغداوانیش ناتوانانی بکەن بۆ خەڵکی کوردستان ناتوانانی بکەن بۆ خەڵکی کوردستان خۆی لە ماوەی ڕابردوو هەمێمە لە پاشگەزبوونەوە بووین ینی ماوەیەک نەبێ کە سەدام سقوتی کرد لە بەغا بەڕاستیە لە پاشگەزەوە بووین مەسەن هیچەکەن آخر جار لە انتخابات لە بەغا خۆ یەک ڕیزیش بوون چی کرا بۆ موازەرەکە لە حەفدەکەی نانە 12 ئەو مەسەن ئێستا شتێکە واسەکە ئێوانەیە حکوومەتی ئەغلبیە دروستەکەن حکوومەتی ئەغلبیە ناکۆکە لەگە تەوافق واتە توانیان 165 ڕۆژێک لە قەراردادەکە دەست بەرزەکەنەوە ئەڕوا و ئەمە زۆر ئێبەرەساتاوە خاوەنی تەوافق کورد بردێنە پەرلەمانی عێراق لەبەرەوەی قەومیەتێکی حەقی نەفوتێ بەڵام ئێستا ئەوان حکوومەتی ئەغلبیە دروستەکەن بە کورتی دەبێت چی بکرێن لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی بۆی ئەم تەزویرە بەردەوام نەبێت لە هەڵبژاردنەوە کاریش بکری بۆ تاو کاتە ئەو دەنگە دزراونەش بگەڕێتەوە ئەمە بەڕاستی منێکی مهم بوو ئەو ئەسرارە لەسەرەوەی کە لە پەرلەمانی عێراقیش هەموو کون و خوشببینێکم دنیای هەوڵ بدەیت کە ئەوە بسەڵمێنێەوە انتخاباتە تەزویر بووە ملەتی شەزانەوە بوو بە قەڵی ڕێی عام شتێکی ئەوە نەبووە و هەرمەکی و بڕوا و تەواو بۆ فۆڵی دوای دوو ڕۆژ ئەعلانی کرد و تەواو چوو نەچووە دووەم بۆ پەرلەمانی عێراق کوردستان من پێم وایە ئەبێ لایەنەکان گەورەتر بیر بکەنەوە عنوانەکانیان هەمووی دیموکراسیەوانەیە بیر لە هەڵبژاردنێکی پاک و نزیف بکەنەوە هەر کەسی حەق خۆی وەربگرێت بە تایبەتیش لە هەرێمی کوردستان هیچ کەس لێرەك ناتوانێت خۆی تەنیا حکوومەت تشکیل بکات و انتخابات و ڕقەبەکانی ڕابردووش دیارن بۆیە حەقە بیلەوە نەکرێت تەزویر برێ انتخاباتێکی باک پرۆسەی دیموکراتی بکرێت سەرسەکەی خۆی معقول نیە انتخاباتی ئێستا خراپتر بێت انتخاباتی 92 خراپتر بێت انتخاباتی 2005 خراپتر بێت انتخاباتی 2010 لە ئەوەی هەرێمی کوردستانیش مەفروضە قەفزەیەکی باش بدەن بەری پێشەوە هەر کەسی حدودی خۆی بزانێ و هەمووشیان ئەزانن کە ناتوانن خۆیان بەتەنیا حکوومەت تشکیل بکەن نەگە پێویستیان بۆ حکوومەتی شەراکە بێ لە هەرێمی کوردستان هاوپەیمانێک دروست بکرێ بەڵام باشترە بیر نەکەیتەوە لەوە غەشە بێ کە من پێم وایە ئەم غەشە هەموو لایەنەکانی وریا کردەوە بە ئاسانی نایارن غەش بکرێ مفوضیە و ئەمریکیەکان و متحیدەش هەموو دێنە سەر خەت بۆ انتخاباتی کوردستان لەبەرەوەی خەتەر ئەگەر بیر لە غەشکردن بکەیتەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز حەسەن جیاد ئەندامی پێش پەرلەمانی عێراق کەسەوەی سەرەکی لەگەڵ مابووی هەروە بەڕێز شوان ڕابەر ئەندامی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.